ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر دڵخۆشم کە جارێکی تر هاتوومەتە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. لێکدانەوە هەڵوێست ئەم جارشمان لەسەر دوو بابەتی ڕئیسی و سەرەکیە کە چەند بابەتی ئێستیارە و لەسەری قسە دەکەین و سەرەتاش سەردێڕی ئەم بابەتانەتان بۆ خوێنمەوە. بابەتی یەکەمان باز لە بەیاننامەی یەکگرتووی ڕێکخراوەکانی کامیۆنچی و شۆفێرانی سەرتاسەری ئێران دەکەین و بابەتی دووەمیشمان بابەتێکە لەسەر ڕۆژی جیهانی بێدووکەڵ کە ئەمەش بابەتێکە پڕ لە شیکاری. هیوادارم تاوەکو کۆتایی ئەم بابەتانە لەگەڵمانە بن. فەرمون با ئێساش دەست پێ بکەین. بەیاننامەی یەکگرتووی ڕێکخراوەکانی کامیۆنچی و شۆفێرانی سەرتاسەری ئێران. بەیاننامەی ژمارە 11 ڕۆژی مانگرتنی گشتی شۆفێرانی ئێران. ئەمڕۆ لە 11 ڕۆژی مانگرتنی گشتیدا دەنگمان نەک تەنها لە سەرتاسەری ڕێگاکان و شارەکان بڵاو بۆتەوە، بەڵکو لە دڵی گەلی ئێران و لە ڕۆخی توێژە ڕەنجدەر و شەرەفدارەکانی ئەم خاکەدا دەنگدانەوەی هەیە. ئێمە ئەمڕۆ بە شانازیەوە ڕای دەگەێنین کە مانگرتنی گەورە و مێژوویەکەی شۆفێران بە پشتگیری یەکگرتووی و ئاگایی ئێوە خۆشەویستان ئێستا بۆ 155مین شار و بگرە چەند شاری دیکەش کە هێشتا ڕوون نەبووتەوە، بەڵام ئەم شارانەش بەردەوام لە زیادبووندان. شەپۆلی پشتگیری گەلی بۆ مانگرتنی کامیۆنچیەکان بەردەوامە و پشتگیری مانگرتنی مەشروع و یاساییمانە. لەلایەکی دیکەوە شایەتی ڕنگدانەوەی بەرفراوانی مانگرتنی شکۆدارانەی کامیۆنچیەکان لە میدیا هەرێمی و نێودەوڵەتیەکاندا دەبین و ئەمە نیشانەیەکە لەسەر ڕاستی جوڵەکەمان. لەم کاتەدا کە قسەکەری حکومەت دەڵێت بەرامبەر بە داواکاریەکانی کامیۆنچیەکان خۆمان بە پێویست بە وەڵامدانەوە دەزانین، یان قوربانی جێگری گواستنەوەی وەزیری ڕێگا و شارسازی دەڵێت کرێی شۆفێران لە خێراترین کاتدا لە زووترین کاتی کونجاودا بدرێت بە شۆفێرەکان و جۆرە جۆرە بەڵێن و هەڕەشەکانی تریان. بەڵام هێشتا هەڕەشە دەکەن کە ئەگەر بۆ بارکردن هەنگاو نەنێن لە مافەیاسەکانتان بێبەش دەبن و شۆفێرە شەرەفدارەکان لە هەمەدان و بیجار و شارەکانی دیکەش بە ناوی تێکدەری ئاساییش دەستگیر دەکەن. وەڵامەکەمان یەک وشەیە: بەرگەگرتن تا گەیشتن بە کەمترین مافە سەرەتایی مرۆوی یاساییەکانمان. ئەمە ڕەشانە تەنها ئەوەی سەلماندووە کە دەنگمان گەیشتۆتە شوێنێک کە لە ڕزەی خستۆتە سەر بنەماکانی بێدادی. توانیومانە دەنگمان بگەێنین بە ویژدانە ئاگادارەکان. ئەمڕۆ ئاگادارین یەکگرتوو و بە یەک بڕیار ڕاوەستاوین تا کەرامەتمان پێشێل نەکرێت. ئێمە ڕاوەستاوین تا نانمان بەڕێز بهێنینە ماڵەوە، نەک بە تەحقیرکردن. ئێمە ڕاوەستاوین تا بەڵێنەکان یاسایی و جێبەجێ بکرێن و هەڕەشەکان بێدەنگ بن. مانگرتنەکەمان تا ئەو کاتەی داواکاریە حەقەکانمان جلوبەرگی عەمەلی لە بەرنەکەن بەردەوام دەبێت. لە هەموو هاوکارە شەرەفمەندانەکانیشمان لە سەرتاسەری وڵات داوا دەکەین پێمان بگەن، لەگەڵمان بن. ئەمڕۆ زیاتر لە هەموو کاتێکی دیکە پێویستمان بە یەکگرتووی و بەرگەگرتن هەیە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان. یەکگرتووی ڕێکخراوەکانی کامیۆنچی و شۆفێرانی سەرتاسەری ئێران 11 خوردادی 1404 هەتاوی. نزانی سادرینم به عشقات دخینم دخوازم کو همیسک جه گلن سو برفکم جه جیان ساته بشینم
برفکم جیان ساته بشینه بهار ها تو چیا هین سامه پیشته بهار ها تو چیا هین سامه پیشته ابین داری سوا من گشتی تشته بکن لیلو من جه کنه دفم که خودجی عاشق اردی بهشته خودجی عاشق اردی بهشته سوا تجاب لریمه تنه گود کین گتیمه روی یک حتی اگر جاندم سواده بزانم هینجی که من هینجی که من بزانم هینجی که من هینجی که من چونه دلی حد زواناله لبر تو ظلم خور نابر سر من خود پاراست نیجه هر زواله خود پاراست نیجه هر زواله نزانی ساده دینم به عشقات دخینم دخوازم کو همی سکجه گلن سور برفکم جه جیان ساده بشینم برفکم جه جیان ساده بشینم سیار لحظ به ترنم حیاته سیار لحظ به ترنم حیاته لواز کردی چواب بجنا دادی وره لیلو بلنگی سر جیانو و من را اختلاط گرو نساده و من را اختلاط گرو نساده سوا دجاب لریمه تنه گود کین گتیمه روی یک حتی اگر جاندم سواده بزانم هینجی که من هینجی که من بزانم هینجی که من هینجی که من لور تو شیرین من وری تریدو لور تو شیرین من وری تریدو حقا بلز بیجوله که تریدو کسی ناشق لبند و حبد مینم چه ما بر و کسی گونه تریدو چه ما بر و کسی گونه تریدو نزانی ساده دینم به عشقات دخینم دخوازم کو همی سکجه گلن سور برفکم جه جیان ساده بشینم برفکم جه جیان ساده بشینم ازو تیفه گلا برنو لبینم ازو تیفه گلا برنو لبینم خروشانم وکی رو بارانیلم ولا چو زمان جی خندقیله چه ما نابیزی از هوارا ایله چه ما نابیزی از هوارا ایله سوا دجاب لریمه تنه گود کین گتیمه روی یک حتی اگر جاندم سواده بزانم هینجی که من هینجی که من بزانم هینجی که من هینجی که من بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باس لە ڕۆژی جیهانی بێدووکەڵ دەکەین هەنگاوێک بۆ ژیانێکی تەندروست ڕۆژی جیهانی بێدووکەڵ وەڵامی کۆمەڵایەتی بۆ مەترسیەکی جیهانی هەموو ساڵێک وەک دەزانین لە 31 مەیدا جیهان ڕۆژی جیهانی بێدووکەڵ یاد دەکاتەوە ئەم ڕۆژە گرنگە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە دەستنیشان کراوە و بۆ ئەوەی هۆشیاری لەسەر مەترسیەکانی بەکارهێنانی جگەرە بڵاو بکاتەوە و هاندانی خەڵک بکات بۆ وازهێنان لەم خوا زیان بەخشە. ڕۆژی جیهانی بێدووکەڵ دەرفەتێکی گرنگە بۆ سەرنجدان بە جیهان لەسەر یەکێک لە گەورەترین هەڕەشەکان بۆ سەر تەندروستی گشتی.
دیاریکردنی ئەو ڕۆژە تەنها کارێکی فۆرماڵ و سمبولیک نییە بەڵکو هاوارێکە بۆ ئاگاهاتن هۆشیاریدان بۆ ڕزگارکردنی ژیان و دروستکردنی داهاتوویەکی تەندروستتر بۆ هەموو کۆمەلگاکان دووکەڵ بە هەموو شێوەیەک جگەرە قلیان تەماکۆ و چەندین بابەتی تر ساڵانە بەرپرسیارە لە مردنی زیاتر لە 8 ملیۆن کەس لە سەرەتاسەری جیهاندا ئەم ژمارە تەکاندەرە بریتیە لە نزیکەی 1.3 ملیۆن کەسی ناجگەرەکێش کە بەهۆی توشبوون بە دووکەڵی دەستی دووهەم واتە ئەو کەسەی کە خودی خۆی جگەراکێشێت دووکەڵەکەی بۆ ئەو کەسی دووەم ژیانیان لەدەسەدەن ئەمەش بەو مانایەیە کە بەکارهێنانی دووکەڵ نەک تەنها ژیانی کەسی بەکارهێنەر بەڵکو تەندروستی دەوروبەری بێتاوانیش دەخاتە مەترسیەوە لە ئێرانیشدا ئامارەکان نیشاندەری بەکارهێنانی بەرچاوی دووکەڵن بە تایبەتی قلیان لە نێو گەنجان و لاوان کە زەنگی هەڕەشەیەکی جددیە بۆ تەندروستینەوەی داهاتوو لە کاتێکدا شێرپەنجەی سی وەک نیشانەی ڕوونی زیانی دووکەڵ ناسراوە بواری تێکشکاندنی زۆر فراوانترە نەخۆشیەکانی دڵ خوێنبەرەکان لێدانی دڵ و مێشک و پەستانی خوێنی بەرز نەخۆشیەکانی هەناسەگرتنی درێژخایەن نەخۆشی ڕێگری درێژخایەنی سی شێرپەنجە جۆرا و جۆرەکان وەکو قوڕک دەم گەرو ناوهێڵ گەدە یاخود پەنکریاس و گورچیلە مەسانە خوێن و دەرگای منداڵان لاوەزکردنی سیستەمی بەرگری زیادبوونی مەترسی توشبوون بە نەخۆشی جۆرا و جۆر کێشەکانی زاوزێ لە پیاوان و ژناندا گرفتەکانی دووگیانی منداڵبوونی زوو کێشەی کەمی منداڵ لە کاتی لە دایکبوون یان کێش کەمی منداڵ لە کاتی لە دایکبوونیدا و پیربوونی زووی پێست و تێکشکانی ددانەکان بارێکی ئابووری قورس تێچوە چارەسەریە سەرسوڕهێنەرەکانی بۆ سیستەمەکانی تەندروستی و کەمبوونەوەی بەرهەمهێنانی ئابووری ئەم ڕۆژە بە دروشمی ساڵانەی جیاواز چەند ئامانجێکی سەرەکی بەدوادێت با باسێک لەو ئامانجانە بکەین یەکەم زیادکردنی ئاگاداری گشتی ئاشکراکردنی ڕاستیەتاڵەکان و ئەنجامەکانی تەندروستی کۆمەڵایەتی ئابووری و ژینگەیەکانی بەکارهێنانی دووکەڵ و کەوتنەژێر کاریگەری دووکەڵی هەندان بۆ وازهێنان هەندان و پشتگیریکردنی کەسانی بەکارهێنەر بۆ وازهێنان لە دووکەڵ و دەستگەیشتن بە خزمەتگوزاری ڕاوێژکاری و چارەسەری کاریگەر یان چارەسەری زۆر کاریگەر وازهێنان لە دووکەڵ لە هەر تەمەنێکدا سوودی خێرا و درێژخایەنی سەرسوڕهێنەری بۆ سەر تەندروستی هەیە پێشگیری لە دەستپێکردنی بەکارهێنان ئەمەش خاڵێکی ترە بە تایبەتی سەرنجدان لەسەر پاراستنی منداڵان لاوان و گەنجان لە دژی تەڵاکە بازیە فریوکارەکانی پیشەسازیەکانی دووکەڵ و پێشگیری لە یەکەم ئەزمموی بەکارهێنان لیانخانەکان و ڕیکلامە ناڕاستەوخۆکان هەڕەشەیەکی جدین بۆ ئەم بابەتانە پشتگیری لە سیاسەتە کاریگەرەکان هەرەپێدانی جێبەجێکردنی تەواو و قایمی سیاسەتە سەلماندراوەکانی کۆنتترۆڵی دووکەڵ وەک زیادکردنی بەرچاوی باج لەسەر دووکەڵ و زیادکردنی نرخیان و دروستکردنی ژینگەی بێدووکەڵ لە شوێنە گشتیەکان چێشخانەکان شوێنی کار قەدەغەکردنی تەواوی ڕیکلام بۆ ئەم بابەتانە پەرەپێدان و پشتگیری دارایی پیشەسازیەکانی دووکەڵ بەکارهێنانی ئاگاداری وێنەی گەورە و ئاگادارکەرەوە لەسەر پاکەتەکانی بەرهەمەکانی دووکەڵ تێکۆشان دژی قاچاقی بەرهەمەکانی دووکەڵ بەرەنگاربوونەوەی تاڵەکە بازیەکانی پیشەسازیەکانی دووکەڵ ئاشکراکردنی هەوڵەکانی ئەم پیشەسازیانە بۆ ڕاکێشانی کڕیارانی نوێ بە تایبەتی گەنجان لە ڕێگەی بەرهەمی نوێەوە وەک جگەرەی ئەلکترۆنی کە بەتامی جۆراجۆر و سەرنجڕاکێش ئێستا لە بازاڕەکاندا هەیە بازرگانی کردنی زیرەک و دەستێوەردان لە سیاسەتەکانی تەندروستی گشتی تێکۆشان دژی دووکەڵ پێویستی بە ئیرادەیەکی کۆمەڵایەتیە با باسێکیش لەم بابەتە بکەین تاکە کەسی وەکو تاکە کەسی هەڵبژاردننی شێواسی ژیانی تەندروست وازهێنان لە دووکەڵ لە حاڵەتی بەکارهێنان پاراستنی خێزان لە دووکەڵی دەستی دووهەم ئاگادارکردنی دەوروبەر لە ڕووی خێزانی گفتوگۆی ڕاشکاو لەگەڵ منداڵان و لاوان دەربارەی مەترسیەکانی دووکەڵ دروستکردنی ژینگەیەکی بێدووکەڵ لە ماڵەوە
و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە پشتگیری لە جێبەجێکردنی یاساکانی بێدووکەڵ، بەشداری لە کەمپینەکانی هۆشداریدان و داوا لە بەرپرسان بۆ جێبەجێکردنی قایمی سیاسەتەکانی کۆنتڕۆڵی دووکەڵ. لە ڕووی پیشەیشەوە پزیشکان، مامۆستایان، میدیاکان ڕاوێژکاری بۆ وازهێنانی فێرکردنی پێشگیرانە، زانیاریدانی بەردەوام و ورد لەم بابەتەوە. وازهێنان لە دووکەڵ لە هەر تەمەنێکدا بێگومان سوودبەخشە. لە ماوەی 20 خولەکدا لێدانی دڵ و پەستانی خوێن ئاسایی دەبێتەوە. لە ماوەی 12 کاتژمێردا ئاستی کاربۆن مۆنۆکسید لە خوێندا کەم دەبێتەوە. لە ماوەیەکی کووردا بۆن و تام باشتر دەبن. لە ماوەی 1 ساڵدا مەترسی نەخۆشی دڵ نیوەیی کەم دەبێتەوە. ڕێگەکانی وازهێنان لە دووکەڵ بۆ ئەوانەی دەیانەوێ واز لە دووکەڵ بهێنن باز لە چەند خاڵێک دەکەین. یەکەم بڕیاری تون بگرن و مەبەستان ڕوون بکەنەوە. دووەم یارمەتی پارێزەر و پزیشک بگرن. سێیەم چالاکی جەستەیی زیاد بکەن. چوارەم خۆراکی تەندروست بخۆن. لە چالاکیەکانی ئارامکەرەوە بەشداری بکەن. کۆمەڵگاش بێگومان کە ڕۆڵی گرنگی هەیە لێرە. دەرزکردنی ژینگەیەکی پشتگیریکەر بۆ وازهێنەران، بەرزکردنەوەی هۆشیاری لەسەر مەترسیەکانی دووکەڵ، دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ وازهێنان، ڕۆژی جیهانی بێ دووکەڵ، بیرخستنەوەیەکی بەهێزە بۆ ئەم ڕاستیە و کە دووکەڵ هەڵبژاردنێکی ئاسان نییە، داوێکی مردووە کە لەلایەن پیشەسازیەکی قازانجخوازەوە بڵاوکراونەتەوە و بڵاو دەکرێنەوە. ئەم ڕۆژە بانگێکە بۆ کردەوەی خێرا و هاو ئاهەنگ لە هەموو ئاستەکاندا، بە زیادکردنی ئاگاداری بەهێزکردنی سیاسەتە کاریگەرەکان، پشتگیری لە کەسان بۆ وازهێنان و پاراستنینەوەکانی داهاتوو دەتوانین ئەم نەخۆشیە بێدەنگ و کۆنتڕۆڵ بکەین. باسی و یەکەمین مانگی مەی هەموو ڕۆژێک بکەینە دەرفەت بۆ دروستکردنی جیهانێک کە تێیدا هەنەسەدان بەواتای ڕاستەقینە ئازاد و تەندروست بێت. هەڵبژاردننی تەندروستی نەک تەنها مافە، بەڵکو بەرپرسیارەتی هەر تاک و کۆمەڵگایەکە بەرامبەر بە خودی خۆی و نەوەکانی داهاتووش. لەم ڕۆژەدا واتە لە 31 کە ساڵیادی بێدووکەڵە، لەم ڕۆژەدا بە هەمومان بەردەوام بەشداری ئەم هەوڵە جیهانیە بکەین. ئەگەر دووکەڵ ناکێشین، هانی کەسانی خۆشەویستان بدەین بۆ وازهێنانیان. ئەگەر دووکەڵیش دەکێشین، ئەمڕۆ کاتێکی زۆر گونجاوە و لە ئێستاوە دەتوانین دەست بکەین بە گۆڕانکاری. هەمومان شایانی ژیانێکی تەندروست و ئازادین لە زیانەکانی دووکەڵ، با ئەم ڕۆژە بێتە دەرفەتێک بۆ دەستپێکردنی ژیانێکی نوێ و زۆر تەندروست. تەندروستی گەنجینەیەکە کە نرخی نییە، با هەمومان بیپارێزین. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشمان. زۆر سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا لەگەڵمان نابن. تاوەکو لێکدانەوە هەڵوێستێکی تر هەر شاد بن.
لازم كاينه لهنا كرمان كرمانه لازم كاينه لهنا يا حبيب الرزق سيد شهنا يا حبيب الرزق سيد شهنا لازم كاين كرمان كرمان كرمانو لازم كاين كرمان فينا من مرضى خلفي ماشي ودو فينا من مرضى خلفي ماشي ودو من هي شقنا برد